یەکێتی و گۆڕان هەنگاوێکی تر لە یەک نزیک بوونەوە و لیژنەیەکی هاوبەشیان لە پەرلەمانتارەکانیان پێکهێنا بۆ نووسینەوەی ڕەشنووسی هاوپەیمانەتی و کاری هاوبەشی فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان. هەردوو فراکسیۆنەکە لە کۆبوونەوەیاندا لەگەڵ سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی ڕایانگەیان کاری لە پێشینیان کاراکردنەوەی پەرلەمان و دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانیەتی. بەپێی زانیاریەکانی NRTش فراکسیۆنە هاوبەشەکەی کە بەپێی هاوپەیمانێتەکە پێک دێت سەرۆک و جێگر و بڕاردەری دەبێت و بەپێی ڕێکەوتنی دواتری نێوانیان لەسەر بنەمای ژمارەی کورسیەکان ئەو پۆستانە لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. لیژنەیەکی هاوبەش لە نێوان هەردوو فراکسیۆنەکە پێک دەهێنرێت بۆ ئامادەکردنی پەیڕەوێک بۆ میکانیزمی پێکهێنانی ئەو ئێتلافەی کە لە نێوان هەردوو فراکسیۆنەکە لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەنجام دەدرێ و بۆ ئەوەی کارە هاوبەشەکانی ئایندەمان لە دوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و لە ئێستاشدا بەیەکەوە کاری جددی بکەین. بەپێی بڕگەیەک لە مادەی 15 ڕێکەوتنە سیاسەکەی نێوان گۆڕان و یەکێتی دەبێت ئەو دوولایەنە کار بکەن بۆ یەکخستنی کاری فراکسیۆنەکانیان لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و پێکهێنانی ئەم هاوپەیمانێتیەش جێبەجێکردنی ئەو بەڵگەیەیە. هاوشەوی ڕێکەوتنە سیاسەکەی نێوانیان فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی دەرگایان بۆ فراکسیۆنەکانی دیکەی پەرلەمان واڵا کردووە بچنە هاوپەیمانێتێکەوە و باشداری تێدا بکەن. یەکێ لە خاڵە جەوهەریەکانی ڕێکەوتنامە سیاسەکەی نێوان یەکێتی و گۆڕان بریتێلەوەی ئەم ڕێکەوتنامەیە کراوەیە لە هەمان کاتیشدا بە گفتوگۆ و بە دیالۆگ لەگە حزب لایەنە سیاسەکانە شیکردنەوەی بۆ دەکرێ و هەوڵی جێبەجێکردنی دەدرێ هەمان ئەم مەفهومە هەمان ئەم چەمکە شۆڕ دەبێتەوە بۆ ئێتلافەکەش بۆیە هەمان ئەو ڕوئیانەی لە نێو ڕێکەوتنامەکە هەیە وەکو خۆی لە نێو ئێتلافەکە دەبێت لە پەرلەمانی کوردستانش ڕەنگ دەداتەوە. هاوکات بڕیارە سەرەتای هەفتەی ئایندا فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە پەرلەمانی عێراق بە هەمان شێوە لەگەڵ سەرکردایەتی هاوبەشەکەی حیزبەکانیان کۆ ببنەوە و ئەوانیش بە هەمان میکانیزم کار لەسەر بەستنی هاوپەیمانێتێک بکەن لە نێوانیاندا. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت بەو هەنگاوە دەبنە سێم هاوپەیمانێتی لە ڕووی ژمارەی کورسیەوە لە پەرلەمانی عێراق. لەم چەند ڕۆژەدا دانیشتنی هاوبەشەکرێت لە نێوان هەردوو فراکسیۆنی یەکێتی لەگەڵ فراکسیۆنی گۆڕان بە سەرپەرشتی سەرکردایەتی هاوبەشی هەردوو حیزب و مەهامی سەرەکی لە ڕاستیدا بریتێلەوە گفتوگۆکردن لە چۆنیەتی کارکردن و بۆ کاری هاوبەش لە ئایندەدا. گۆڕان و یەکێتی هەنگاوە هاوبەشەکانیان بۆ جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتنەکان خێرا کردووە و پاش پێگەێنانی سەرکردایەتی هاوبەشەکان ئێستا لەلایەک خەریکی پشتیوانی پەیداکردنن بۆ ڕێکەوتنەکەیان و لەلایەکیش فراکسیۆنەکانیان لە پەرلەمان یەکخست و دەژڵێن سەرەکی ترین کاریان خستنەوە سەرکاری پەرلەمانی کوردستانە. هاوکاریاسین NRT سلێمانی.